سوتەمەنی بەتایبەت بنزین چەند هەفتەیەکە بێ هۆکارێکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان وەک قەیرانێکی قوڵ دروست کراوە. بەر لەوەش گرانبوونی نەوتی سپی ماڵان بۆ سەرووی 200,000 دینار بۆ هەر بەرمیلێک بابەتی گەرم بوو. زیاتریش بگەڕێینە دواوە ساڵانێکە نرخی سوتەمەنی گرانتر لە ناوەڕاست و خواروی عێراق لەم هەرێمەدا دابەش دەکرێت و وەک یەکێک لە گرفتەکان ئاماژەی بۆ دەکرا. هاوڵاتیان و شۆفێران هێندەی ناومێدیان لەم دۆخە تووڕەن، تەنانەت وێستیشیان بۆ قسە و دەردەدڵ و دەربڕینی نیگەرانی کەم بووتەوە، چونکە دڵنیا بوونەتەوە لەوەی حکوومەتەکەی پارتی و یەکێتی بە هیچ جۆرێک بۆیان گرنگ نین و گوێ بە خەمەکانیان نادەن. تووڕەیی خەڵک دوای وتەیەکی وەزیری نەوتی عێراق زیاتر بوو، کاتێک ئاشکرای کرد کە لە کاتی ڕێکەوتنی نەوتیدا لەگەڵ حکوومەتی ماوەبەسەرچوو لە مانگی 9 ساڵی ڕابردوو پێیان وتون ئەو 50,000 بەرمیل نەوتەی بۆ نێوخۆ گلی دەدەنەوە، ڕادەستی بکەن هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق نەوت و بنزین و سوتەمەنی پاڵپشتی کراوتان بۆ دابین دەکەین، بەڵام شاندا دانوستانکارەکانی حکوومەتە ماوەبەسەرچووەکە ڕەتیان کردووەتەوە. حکوومەتی ماوەبەسەرچوو نزیکەی ساڵێکە هەموو ڕۆژێک 50,000 بەرمیل بە پاساوی دابینکردنی پێداویستی ناوخۆ لە نەوتی خاو گل دەداتەوە و ڕادستی بەغدادی ناکات. بەڵام کەمترین بڕی بۆ بنزین و نەوتی سپی دەپاڵەوێت کە بەشی پێداویستی خەڵک ناکات، ئەوەیشی هەیە بە نرخێکی گرانتر لە عێراق بە ناوی پاڵپشتی کراو بە خەڵکی دەفرۆشێتەوە. حکوومەتی ماوەبەسەرچوو ئەم نەوتەی لە عێراقی گل دەداتەوە بە پاساوی پێداویستی نێوخۆ، بەشی هەرە زۆری لە ڕێی تەنکەر و بە قاچاغ ڕەوانەی وڵاتانی دەرەوە دەکات و هەژمارە بانکیەکانی کۆمپانیا حزبیەکانی پێ پڕ دەکەن و تەنانەت 1 دیناریشی بۆ وەزارەتی دارایی و خەزیێنەی گشتی ناگەڕێتەوە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا بەر لە قەیرانی دروستکراوی ئابووری هەر لیترێک بنزینی بە 500 دینار دەست دەکەوت کە 50 دیناری لە ناوەڕاست و خواروی عێراق زیاتر بوو. دواتر کابینە حکوومیەکانی یەکێتی و پارتی نرخەکەیان بەرز کردەوە تا ژمارەی پێوانەیی شکاند و لە کۆتا پێشهاتیشدا هەر لیترێکی نۆرمال گەیشتە سەرووی 1500 دینار. ئەمەش بەشێکی زۆری لە خەرجی و داهاتی گیرفان و سەرسفرەی خەڵکی کەم کردوێتەوە و کراوەتە قۆڕگی کۆمپانیا و کەسە حزبیەکانەوە. ئەم دۆخەڵۆزەی سوتەمەنی و بنزین نازانرێت بە چه ئامانجێک و تا کەی درێژەی پێدەدرێت و خەڵکی ئەم هەرێمەی پێسزا دەدرێت، بەڵام ئەوەی گرنگە دەبێت هاوڵاتیان و شۆفێران بۆ چارەسەری ڕیشەیی دۆخەکە هەڵوێستی جددی و توند بگرنەبەر. بە پێچەوانەوە گوزەرانی هاوڵاتیان خراپتر دەبێت و گیرفانیان زیاتر هەڵدەتەکێت. ئەمەش دەتوانرێت لە قسەی دڵی هاوڵاتیانەوە بخوێنرێتەوە کە بە بێئومێدیەوە دەڵێن هیچ چاوەڕوانیەکمان لەم دەسەڵاتە یەکێتی و پارتی نییە کە کەمترین گرفتمان بۆ چارەسەر بکات.